ئەشمە لای تەوەرە مێوارەی پرۆگرامەکەمان قسە و باس و گفتوگۆکەم لەسەر یەکێک لە خەڵاتە ئەدەبیەکان کە ئەویش خەڵاتی نووسیارە. بێگومان ئەم خەڵاتە ساڵانە ئەبەخشێتە ئەو نووسەرانەی کە لە بواری شار و چیرۆک و ڕۆمانە ئەنووسن بەڵام بە مەرجێک نووسەری نوێبن واتە ئەو نووسەرانن کە یەکەم بەرهەمی خۆیان بڵاوەکەنەوە. ئەمیش وەکو بێگومان کێبڕکێیەکە لە نێوان نووسەرانی گەنج و لاو بۆ ئەوەی کە بتوانن بەرهەمی باشتر لە درێژەی ژیانی مێژووی کارکردن و نووسینی خۆیانە بتوانن باشچینەکان پێشکەش بە بێگومان کتێبخانەی کوردی بکەن و لەگەڵ هەمووانەشە ئەبینین کە کۆمەڵی خەڵاتی تایبەت و کۆمەڵی کێبڕکەی زۆر جوانی ئەدەبی بێگومان ساڵانە سازەکرێت. قسە و باس و گفتوگۆکەم لەسەر خەڵاتەکە و شێوازی خەڵاتەکە و ڕێوڕسمەکە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئالانپەری کە ئێستا لە ڕێی سکایپەوە لە کۆپنهاگن لەگەڵ مەکا گالان. سڵاو لێبێم، کاتت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ کاک گالان، ئەگەر پێم بڵێیت خەڵاتی نووسیار خۆی چییە و ئەم ساڵ چەندەمین ساڵە ئەم خەڵاتە بەڕێواچێت؟ بەڵێ زۆر سپاس. خەڵاتی نووسیار بەشێکە لە پرۆژەکانی وشانی نووسیار کە بەدەر لە چاپکردن و بڵاوکردنەوەی کتێب کارێکی ڕۆشنبیریش ئەەکەین ساڵانە بە ڕاگەاندنی خەڵاتی نووسیار. ئەمە ساڵی دووەمە خەڵاتی نووسیار پێکهاتووە لە هەر لە ناونیشانی دووەمی خەڵاتەکە دەنجی نوێی ئەدەبی کوردی، واتە ئەو کەسانە خەڵات ئەکات کە یەکەمین کتێبیانە چاپ و بڵاوکەنەوە لە بواری شێعر و چیرۆک و ڕۆمان. بەڵێ کاگالانەمە بزانم بیرۆکەی ئەم خەڵاتە بۆچی ئەگەڕێتەوە و دواتر کە بڵین شێوازی خەڵاتەکە بەڕێوە چوو، ئێوە دواتر ئامانجتان لە بەردەوامبوونی چییە؟ بەڵێ ئامانجی سەرەکی ئێمە وەکو وەشانی نووسیار وەکو هەر پرۆژێکی ڕۆشنبیری کە ئێمە کاری لەسەرەکەینەوەیە زیاتر ئەو دەنگانە بناسێنین کە دیار نین ون نەبوون لەبەر چەند هۆکارێکە نەیانتوانیوە بناسرێن یا کتێبیان بڵاو ببێتەوە. بیرمان لەوە کردەوە کە پێویستمان بە خەڵاتێکە بەڕاستی ئێمە لە کوردستان خەڵاتێکمان نییە بۆ کتێب، لەوانەیە خەڵاتمان هەبێ بۆ چەند دەقە شێعرێک یان دەقە چیرۆکێک، بڵام وەکو کتێب کە خەڵات بکرێت نیمانە. ناوەڕۆکی ئەو خەڵاتش ئەوەیە کە دەستەیەک لە دادوەران کە ئەزمون و ئەزمونێکی گەورەیان هەیە لەو بوارە داکان هەڵەسەنگێن دواتر لە بەخشێکی ڕاستەوخۆی ئێمە ناوەکان براوەکان بڵاو ئەەکەینەوە کە کێن براون دوای ئەوە لە ڕێوڕسمێکی تایبەتیە کتێبەکەیانیان بۆ چاپەکەین و دەبنەخە بڕوانامەی خۆشانی نووس. کەوایە کێنە و کەسانی کە ئەتوانن لە نێو ئەم کێبڕکێیە با بڵین کێبڕکێ بەشدارە بن؟ بەڵێ لە سەرەتای دروستبوونی ئەم خەڵاتە بیرمان لەوە کردەوە کە ئەبێت چەند مەرجێک هەبێت. یەکێک لەو مەرجانە مادەم ئێمە کار بۆ دەنگە نوێەکان ئەکەین گوسمان لەو گروپەوە دەست پێکەین کە گەنجن، ئەوش لە نێوان تەمەنیان لە نێوان 20 بۆ 35 ساڵە، بۆیە ئەوە یەکێکە لەو مەرجانە کە بێ لە تەمەنیان لە 20 بۆ 35 ساڵ بێت. یەکێک لەو مەرجانەی تێژی نابێ پێشتر هیچ کتێبێکیان بڵاو کرد بێتەوە، واتە ئەمە یەکەم کتێبی چاپکراوی خۆیان بێت. بەڵێ کەواتەکە گەلان مەرجەکانی ترچین بۆ نمونە جگەل لەوەی کە یەکەم بە بڵێن بڵاوکراوی بێت و لە هیچ شوێنێکی تر بڵاو نەکرابێت و بێگومانەمە کێبڕکێکی زۆر باشە بۆ گەنجان. ئایا مەرجی تر هەیە بۆ ئەوەی کە گەنجان بۆ نمونە بۆ ساڵێک ترەگەر بەشداری بکەن؟ ڕاستەکە ئێمە دامانەوە هەموو ساڵێک ئەم خەڵاتە هەمیشە نوێکاری تیا بکەین، هەمیشە پرس و ڕاوێژەکەین بە تێبینیەکان تێبی و سەرنجەکان وەرەگرین. بەڵێ هەموو ساڵێک ئێمە دامانەوە ئەو خەڵاتە ڕابگەێنین. مەرجەکان ئەوەیە کە لەو تەمەنەیە بێ پێشتر کتێبیان چاپ نەکرده بێتەوە، هەروەها ئەبێ پابەندی خاڵبەندی و ڕێنووسی کوردیش بکەن، دواتر کە دەچنە ناو پێشبڕکێکە بۆی بە هەڵسانگەرنیکی باش چێتە سەر شۆرت لیستی کتێبەکان لای دادوەرە. بەڵێ ئەگەر باسێک لە لیژنەی سەرپەرشتیاری بڵین پرۆژەکە بکەین بە شێوەیەکی گشتی وەکێن ئەو کەسانی کە هەڵسەنگاندن ئەکەن بۆ کتێبەکان وە بۆ ئەو کێبڕکێ جوانە ئەدەبی کە لە نێوان کۆمەڵێک نووسەری گەنج و تازە پێگەیشتووە ئاکرێ؟ بەڵێ هەموو ساڵێک ئەمە ساڵی دووەمانە ئێمە دوای تەواوبوونی ساڵی یەکەم پار
دانیشتین لیژنەی خەڵاتی نووسیار کۆبنەوەیمان کرد بیرمان لە چەند دادوەری کردەوە کە بەشدار بن بۆ ئەم ساڵ. ئیتر دوایەوەی کۆبنەوەکانمان کرد بیرمان لەوە کردەوە بۆ هەڵسەنگاندنی شێعر مامۆستا فەرهاد شاکەری لەگەڵ سەباح ڕەنجدەر ئەوان ببنە هەڵسەنگێنەری دەقە شێعریەکان کتێبە شێعریەکان، هەروەها بۆ بواری چیرۆک و ڕۆمان بیرمان لە خاتوو بەیان سەلمان کرد کەویش ڕۆمانوسێکی دیاری خانمان ڕۆمانوسێکی دیاری ئێمە لەگەڵ میران ئەبراهام ئەویش ئەزمونێکی گەورە هەیە لە بواری نووسین و گێڕانەوە و ڕۆماندا. بۆیە ئێمە ئەوەمە هەڵژابێت بە بەراورد بە پار ئێمە سێ دادوەرانمان دانابوو، ئێستا بووە بە 4 دادوەر و هەموو ساڵێکیش ئەو دادوەرانە ئەگۆڕێن بۆی چێژەکە هەر یەک چێژ نەبێ، ئەزمونەکە یەک ئەزمون نەبێ، هەڵسانگاندنەکان یەک ئاستیان نەبێت، هەموو ساڵێک ئاستێکی جیاواز بخۆیە بینێت. بەڵێ دەستان خۆش بێ کە گەلەن پرسیاری ئەوم هەیە بەڕێوەچوونی با بڵێن مەراسیمەکە یاخود کێبڕکێکە لە ساڵی پاراتەوەکو ئێستا و ئەو کەسانی کە بوونە براوەی خەڵاتەکە توانی ویانەکە بۆ نمونە بەرهەمێکی نوێ پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەن، توانی ویانەکە بۆ نمونە سوود لەو کێبڕکێ ئەدەبیە وەرگرن کە ئێوە پێتان بەخشیون ساڵی پار و ئێستا بوو بێتن یاخود بڵێن هەنگاوێک لە بواری نووسینا چوو بێتنە پێشەوە و جێپەنجەی ئێوە بۆ نمونە دیار بێت لە نووسین و ڕنگدانەوەی لە کارەکانی ئەوانە؟ ڕاستەکەی ئەم زمانی ساڵی پارمان ئەزمونێکی زۆر ئەوە نەبێ باسی خۆمان بکەین، بەڵام ئەزمونێکی زۆر جیاواز و تایبەت بوو، دەنگدانەوەیەک بوو تەنانەت هەنێ لە هاوڕێیان بۆیان نووسین ئەمە ڕووداوێکی ئەدەبی کوردی بوو کە دروست بوو ناساندنی سێ دەنگی نوێ لە بواری شێعر و چیرۆک و ڕۆمان کە کتێبەکانیشان بڵاو کرایەوە تا ئێستاش لەبارەیەوە ئەنووسرێت خوێنرێتەوە، خەڵک بە تامەزرۆوە ئەیانەوێت بۆ ساڵی ئایندە ئەم کتێبانێکی ئێستا ئەم ساڵیش دەرچوون، یعنی بۆمان ئەنووسن چۆن کێن لەبەرەوەی هەموو ساڵێک دەنگی نوێ ئەدەبی ئەبێت و ئەم ساڵیش زۆر جیاوازە بێت لە پار. ئەوەش ئامانجی خەڵاتی ئێمەیە کە ئەو دەنگ نوێیانە ئەو کتێبە تازانی کە ڕووناکیان نەبینیەوە بەهۆی هەڵسانگرنیی تۆکماوە بە ڕێوڕسمێکی تایبەت و شایەن ئەو دەنگدانە بناسین. کەگەلان هەموو ئەو بە بڵێن گەنجانەی کە ئەنووسن ئەتوانن لەم کێبڕکێیە بەشداری بکەن دواترەوە هەڵسەنگاندنیان بۆکەن یاخود تەواوی ئەو بە بڵێن بەرهەمانیەتە بەردەستی لیژنەکە هەمویان ئەتوانن لە کێبڕکەیە بن یاخود بە قۆناغە ئەم کارە خۆی بە چەند قۆناغێکە بێت ئەبێ مەرجە سەراتە یەکانی تیاابێ کە مەرجی تەمەنە لەگەڵ ئەوەی کە هیچ کتێبی تریان چاپ نەکردبێتەوە بۆیان هەیە چەند دقیقیان بڵاو کردبێتەوە لە سایت و ڕۆژنامە، بەڵام وەکو بەرهەمێکی چاپ نەکرابێتەوە، ئەوە تەنها دوو مەرجی زۆر گرنگە. دوایەوە ئێمە لە دەستەی خەڵات پێشەوەی بڕواتە لای دادوەران پێداچوونێکی تاواکەی کە چێ ئەو مەرجانەی هەبووە، ئەو کەسانی کە ئەو مەرجانیان نەبووە نابرێنە لای دادوەر، واتە تەنها ئەو کەسانە ئەبرێنە لای دادوەر کە مەرجەکانیان وەرگرتووە. باشە وەکو دوا پرسیارم کاگەلان بۆ بەڕێزت ئەو گەنجانەی کە ئەنووسن و ئەم ساڵ چانسی ئەویان نەبووە بەنیازن کە ئەم خەڵات و ئەم کێبڕکێ بەردەوامی هەبێت و بتوان لە ڕێلیژنەی بڵێن داوەرانەوە جارێکی تر بۆ ئەوانی کەم ساڵ چانسیان نەبۆ ساڵێک تر بەژاری بکەن و بتوانن بەم پرانسیپێکەوە ئەم ساڵکاری لەسەرکەن ئەو کێبڕکێ باشەوە ئەو کتێبە ئەدەبیە وەکو خۆت ئاماژەت پێکرد کە تاوەکو ێستا خۆریان نەدیوە جارێکی تر پێشکەش بە کتێبخانەی کوردی بکرێت و بە کتێبخانەی کوردی پێدەوڵەمەند بکرێت؟ بەڵێ هەڵبەت ئەکرێت ئەمە وەکو ئەزمونێکشی ئەمە ئەم خەڵاتە ئەزمونێکی نووسینە، یعنی ئەگەر ئەم ساڵ دەرنەچن ئەگەر ئەم ساڵ بەسەر لیژنەی دادوەرەکانە نەچوو بێت ئەوە ئەتوانن دەقەکانیان باشتر بکەن یاخود پێداچوونێکی تەواو بۆ ئەو بەرهەمانە بکەن کە نردویانە کە بۆچی ئەم ساڵ وەرنەگیرن. هەڵبەت ئەمە پێوەستە بە چێژێکی ئەدەبیەوە مەرج نییە دەقەکەی ئەوان 100% شایستە نەبێت، بەڵام لەگەڵ چێژ و ئەزمموی ئەو دادوەرانە نەگونجاوە، بۆیە ساڵ بە ساڵ دادوەرەکان ئەگۆڕێن، چێژەکان ئەگۆڕێن، ئەزمونەکانیش ئەگۆڕێن. ئەمەش ئەزمونێکی باشە هەم بۆ ئەوانی کە دەرچوون کە زیاتر
ڕووناکیان نەخێتە سەر زیاتر ئەبینرێن کتێبەکانیان بڵاوکرێتەوە لە ڕۆژمێکی تایبەت تا کە ئێمە بەنیازین لە ناوەڕاستی مانگیڵ لە ڕێسمێکی تایبەتی بۆ بکەین و بڕیارە چەند شاعیر و نووسەرێکیش لە دەرەوە بێنین بانگشت ئەبێتە فستیڤاڵێکی بچووکی ئەم خەڵاتەش. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئالامپەری وەکو سەرپەرشتیاری خەڵاتی نووسیارە مێوارەیە لەگەڵ من بووی. دووبارە سپاس بۆ بەڕێزێ، سپاس بۆ کاتەکەت.